خۆشەویستان وەکو بیرخستنەوەیەک چونکە ڕۆژی یەکشەمە شەوی بەراتە کە 15 شەعبانە ئەم مانگە مانگێکی مبارەکە کە لە کوردەواری خۆمان پێ دەڵێ شەوی بەرات کەواتە خوای پەروەردگار لە هەموو عەبدەکانی خۆشە بێت بە چاوی ڕەحمەت تەماشای عەبدەکانی ئەکات ئیلا لە دوو تاخم و دوو سنف نەبێت ئەو دوو سنفەش ئەو کەسەی کەوا هاوڵ بۆ خوای گەورە بڕیارەدا کەسانی مشریک بێدین کافر ئەوانە مەحرومن لە لێخۆشبوونی خوای تەعالا و کەسی دووەم ئەو کەسەیەکەوە قسە ناکا لەگەڵ براکەیە و ڕق و کینە لە دڵیانە حقد لە دڵیانە عەداوە و بەغضا لە بینی موسڵمانانە هەیە دوو کەس لە بینی یەکترا پێویستەکە موسڵمانان ئاگاداری ئەم دوو خاڵە بن چونکە ئەما بێتە بربەستێک لەوەی کەوا خوای پەروەردگار لێیان خۆش نەبێت بۆیە لە 15 شەعبان پێویستە هەموو موسڵمانێک فەحسێ خۆی بکا پێداچوونەوەی بۆ کردەوەکانی خۆی بکا ئایا خوا نەخواستە کوفڕێک شرکێک تاوانێکی هەیە کە خوای گەورەی لە خۆی تووڕە کردووە با تەوبەی لێ بکات چونکە ئەم مانگە مانگی لێخۆشبوونی خوای تەعالایە خوای تەعالا فەرمێ ئین الله لا یغفر أن یشرک به ويغفر ما دون ذلك لمن يشاء خوای پەروەردگار لە شرک خۆش نابێ ئەگەر خاوەنەکەی لەسەر شرک بمرێت لەسەر کوفر بمرێت کەواتە دەرفەت هێشتا ماوە مۆڵەت ماوە بۆ ئەوی تەوبە بکەی بەر لەوەی مردن یەقەت بگرێت تەوبە بکە و دەستەکانت بەرزەوەکە بڵێ خوایە لێم خۆش بە لە 15 شەعبان بەڵکو ئەو عەفو عامە گشتی کەوا هەموو سەرزەوی ئەگرێتەوە بۆ تێگڕای موسڵمانان شملی تۆش بکە ئینشاءالله ڕقت لە موسڵمانانە لەگەڵ موسڵمانێکە قسە ناکەی بۆ خوای گەورە گردنی ئازاکە بڕۆ دەستکەملی بۆ ئەوەی برایەتەکە دروست بێت بەڵکو خوای پەروەردگارش ڕەحمەت و بەرەکەتی خۆی دابگرێ بەسەرتا والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على رسوله الأمين